قەیرانی ئۆکرانیا و مەترسیەکانی داگیرکردنی ئەو وڵاتە لەلایەن ڕووسیاوە باڵی بەسەر گفتوگۆکانی دووەم ڕۆژی 58مین کۆنفرانسی ئاسایشی میونشندا کێشاوە. سەرۆکوەزیرانی بەریتانیا لە کۆبوونەوەی لەگەڵ ڤۆلۆدیمێر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاند ئامانجی ئەم کۆنفرانسە کۆکردنەوەی پشتگیری و پشتیوانی نێودەوڵەتیە بۆ ئۆکرانیا. ئەگەر ئۆکرانیا داگیر بکرێت وێرانبوونی وڵاتێکی دیموکرات و ئازاد دەبینین کە چەندنەوەیەک لە سای ئازادیدا گەورە بوون و مێژوویەکی پرشانازی هەیە لە هەڵبژاردنەکاندا. ئەگەر ئۆکرانیا داگیر بکرێت شۆکی سیاسی و ئابووری هەموو جیهان دەگرێتەوە. ئەم داگیرکاریە دەگاتە ڕۆژهەڵاتی ئاسیا و تایوانیش. ئەمریکاش بەردەوامە لە هۆشداریەکانی و دڵنیایی دەدات لەوەی ڕووسیا هەموو ئامادەکاریەکی داگیرکردنی ئۆکرانیایی کردووە. لەگەڵەوەشدا دڵنیایی سەپاندنی سزایەکی تند و وێرانکەر بەسەر ڕووسیادا دەدات لە ئەگەری داگیرکردنی ئۆکرانیا. رووسیا بەردەوامە لە بانگەشەکانی و دەڵێ ئامادەم بۆ گفتوگۆ لە کاتێکدا بەردەوام دەرفەتەکانی بەردەم دیپلۆماسی کەم دەکاتەوە قسە و کردارەکانی یەک ناگرنەوە. بە بەڕوونی و زۆر بەدڵنیاییەوە پێتان بڵێم ئەگەر رووسیا و ئۆکرانیا داگیر بکات لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانمان سزایەکی ئابووری قورس بەسەر رووسیا دەسەپێنین کە هاوشێوەی نەبوو بێت و زیانێکی زۆر بە رووسیا دەگەێنێت. ڤۆلۆدیمێر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا دۆخی زۆر ئاڵۆزی وڵاتەکەی جێهێشتووە و لە میونشنە دەڵێ شەڕمان ناوێت بۆ ئاشتی هاتووم. لە میونشنەوە پێشنیازی کۆبوونەوە لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا دەکات. ئۆکرانیا لە بەرامبەر وازهێنانی لە سێم گەورەترین سەرچی ئۆتۆمی گرنتی ئاسایشی پێدرا. ئێستا ئێمە نەچەرکی ئۆتۆمیمان هەیە نە ئاسایش ئیتر مافی خۆمانە داوا بکەین سیاسەتی بێزارکردن و تووڕەکردن بگۆڕن بە سیاسەتی دڵنیاییدان بە ئاسایش و ئاشتی. ئۆکرانیا کاتێکی دیاریکراوی دەوێت بۆ ئەوەی بزانێت کەی دەتوانن ببێتە ئەندامی ناتۆ. نازانم سەرۆکی رووسیا چی دەوێت بۆی پێشنیاز دەکەم یەکتر ببینین. هەرچەندە تا دێت دۆخەکە ئاڵوسر دەبێت و زێلێنسکی هەر لە میونشنەوە کوژرانی دوو سەربازی دیکەی وڵاتەکەی ڕاگەیان بەڵام بە پێچەوانەی سەرکردەی وڵاتانی ئەمریکا ئەوروپا و ناتۆ لە قسەکانیدا ئەوە دەخوێنرێتەوە هێشتا هیوایەک ماوە بۆ ئاشتی و چارەسەری قەیرانەکە بە گفتوگۆ.